بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستان گوێگرانی رادیۆی ڕووناکی بەڕێز، سڵاو و میهرەبانی خوای پەروەردگار بەسەرتانەدا ببارێت. داواکارم لە ذاتی پاکی پەروەردگار ئەلەم ڕۆژە مبارەکەدا و لەم ڕۆژە پڕخێر و بەرەکەتانەیە ئارامی و میهرەبانی بەسەر دڵ و دەروونەکانتانەدا ببارێ. بەڕێزانم، ئێمە لە بەرنامەی پێوەر لە خزمەتتانە ئەبین بۆ بەرنامەیەکی نوێ و پێشکەشکردنی حەڵقەیەکی نوێ لە بەرنامەکە. ئەمڕۆ ئەمانوێ باسی پێوەر لە شتێکی زۆر گرنگە بکەین. ئەوش بریتە لە پێوەر لە فەرەح و خۆشبەختی ئینسان، لە حوزن و غەمباری ئینسان. بەڕاستی ئەمەش حاڵەتێکی زۆر عەجیبە لە ئینسانە، هەم فەرەح هەم مەسەلەی حوزن و ناڕەحەتی. ئەم ئیسلامە عەظیمە وانییە بەرنامەی بۆ ئەمانەدا نەنابێ، بەڵکو بەرنامەیەکی زۆر تۆکمەیە لە هەموو ڕۆکانەوە و زۆر بە وردی مەسەلەی حوزن و فەرەح لەم بەرنامە شیرینە، لەم بەرنامە ئازیزە کە قورئان و سوننەی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم دیاری کراوە، تحدید کراوە. میزانی خوا جەل جەلالوه بۆ فەرەح زۆر عەجیبە، جیاوازە لە میزانەکان کە ئینسانەکان بەکاری ئێهێنن، و هەروەها بۆ حوزنیش، بۆ غەم و خەفەتیش. بۆیە ئیبن قەیم ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ قسەیەکی جوان ئەفەرمێ جاری یەکەم پێویستە ئێمە بزانین فەرەح چییە. ئەفەرمێ الفرح لذة تقع في القلب بإدراك المحبوب ونيل المشتهى. ئەفەرمێ فەرەح بریتە لە چێژێک کە لە ناخی ئینسانە، لە دڵی ئینسانە دروست ئەبێ کاتێکەوە ئەگا بە خۆشەویستێکی یان شتێک کە حەزی لێ بۆ پێی ئەگا، ئیشتیهای کردو بەردەسی ئەکەوێ، فەرەحێک لە ناخیە دروست ئەبێ، حاڵەتێک بۆ ئەم ئینسانە دروست ئەبێ، پێوتێ فەرەح، پێوتێ سرور، پێوترێ خۆشبەختی لەم کەسە. هەروەها حوزنیش، غەمیش بەچی ئەبێت؟ بەوە ئەبێت کە ئینسان مەحبوبێک لە دەست ئەدا، شتێک کە خۆشی ویستووە لە دەستی ئەدا، ئیتر غەم و ناڕەحەتی سەر و دڵی دائەگرێ. رب العالمین لە میزانی خۆیە یان لە قورئانە بە بچینە خزمەتی ئەفەرمێ فەرەح دوو جۆرە. فەرەحێکمان هەیە زۆر گشتی و مطلقە، فەرەحێکمان هەیە مقەیەدە. فەرەحە گشتیەکە ذم بەعام فەرەح، یعنی هەمیشە ئینسان مەسەلەن هەز بەوە بکا کە ئیفراتکە لە مەسەلەی خۆشحاڵی دەربڕن، ئەوە نەهی لێکراوە. بۆی ئەفەرمێ لا تفرح إن الله لا يحب الفرحين إنه لفرح فخور. بۆیە ئەم بەم شێوازە مطلقە و هەموو کاتێک لە ڕیدی ذەمە هاتووەکو ئەو ئاەتەکە لە سوورەتی قەسەس و لە سوورەتی هوودە لە خزمەتتان ناخوێنمەوە. ئەمە ئەکات ئەوەی ئینسان بە مطلقی نابێ هەموو کاتێک و هەموو ساتێ دەرک بە هیچ شتێک نەکات، چکە مرۆڤ بەڕاستی ئەبێت دەرک کاتێک کە مەحبوبێک لە دەست ئەدا. ناکرێ مەسەلەن برایەک بمرێت، خوشکێک بمرێت، مناڵێک بمرێت، باوکو دایک بمرێت، ئەم کەسە هەز نەکا. مناڵ لەوەچی هەز بەم حاڵەتە نەکا، بەتاتی مناڵێک کە تەمیزی پێیان نەکردو، ما عەدای ئەمە هەمووی هەز بەم حاڵەتە ئەکا، هەز بەم ناڕەحەتی و ئێشە ئەکا. لەبەرەوە فەرەح و حوزن پێویستە لە مەسەلەی مطلقیەتیە هەردووکی ڕای. نە ئینسانی مسلمان ئەوەیە هەمیشە مەحزون بێ، نە ئەوەیە هەمیشە یعنی فەریح بێت و خۆشحاڵی دەربڕێ، نە ئەبێت تەوازوی ڕاگرێ. بۆیە لە قورئانە بەشە مطلقەکەی فەرەح چۆن هاتووە، دڵخۆشی چۆن هاتووە، وها هاتووە کە ذەم کراوە، نەهی لێ کراوە. مقەیەدەکە دوو نوع، جۆرێکیان پێوەستە بە دنیاوە کە ئەفەرمێ حتى إذا فرحوا بما أوتوا أخذناهم بغتة وهم فيه مبلسون. سبحان الله، ئەمەیان ئینسان لە دنیا هەرە بێ فەرەحی هەبێ، بەڵام فەرەحێک کە دەسی ئیلاهی خوایی نەبینێ، فەرەحێک کە رب العالمین لە پشتیەوە نەخوێنێتەوە، فەضلی خوا، ڕەحمەتی خوا، بەزەیی خوا نەبینێ، ئەم جۆرە ئەمە نهي لكراوة وان أبي إنسان مسلمان آقاي لبه
لەو شتانەی کە لە دنیاە یەنە بەردەسی کە جێ ئەوەن کە مەسەلەن سێرەکەی پارەیەکی زۆریەتە بەردەسی خۆی گەورە کوڕی زۆری پێ عەتاءەکە کچی زۆری پێ عەتاءەکە ئەولادی ساڵحی ئەداتێ ئەبێ هەمیشە چاوی لە فەضلی خوا بێ جەل جەلالوهو دڵخۆش بێ کە خۆی گەورە ئەم نیعمەتەی پێداوە بە نیعمەکان طبعاً ئینسان زۆر دڵخۆشە بێ بەڵام ئەبێ ئاگای لەو دڵخۆشیە بێ ئەو دڵخۆشیە لە ئاستی خۆیان بێ و بزانێ دەستی خوا جەل جەلالوهو لە پشتەوە بێ بۆیە ئەڵێن مقەیەد دوونەوە یعنی جۆرێکیان ئەوەیە کە ئینسان زۆر دڵخۆشە بێ بەو شتانەی کە لە دنیا پێی ئەبەخشێ خۆی لەبیرەچێتەوە کە ئەوە نەهی لێکراوە جۆرێکیان نە دڵخۆش ئەبێ بەو شتانەی کە خۆی گەورە پێی عەتا کردووە بەڵام خۆی گەورەی لەبیر ناچێتەوە لەگەڵ ئەو فەرەح و سرور و خۆشبەختی کە هەیەی رب العالمین لە یاد ناکە ئەزانێ ئەمە بە ڕەحمی خۆی ئەمە بە فەضلی خۆی ئەمە بە گەورەی خۆی کاتێک کە پارەی زۆر ئەبێ وا تەسەوور ناکە ئەمە مڵک و ماڵی باوک و دایکێتی و ئیتر حیساب بۆ هیچ کەسێک نەکات نا بەڵکو ئەمە دەستی خۆی تیا ئەبینێ هەستەکە رب العالمین بە لطفی خۆی بە بەزەی خۆی ئەمانەی پێ عەتا کردو بۆیە دڵێکی ئارامی ئەبێ ئەمە لایەکی زۆر گرنگە عزیزانم ئێمە ئەبێ حەچی نیعمەتێک کە خۆی گەورە پێمان عەتا ئەکات و کە جێی فەرەح و ئەوەی سروری ئێمەیە جێی خۆشبەختی ئێمەیە ئەبێ چاومان لەوە بێ کە کێ ئەمەی پێ عەتا کردوین واللهی ئەگەر خۆی گەورە دەسەڵات و هەیمەنەتێکی دا بە جەنابەت خۆی گەورە شەخسەتی پێدای خۆی گەورە نیعەمی زۆر زۆرە دەستی ساغی دایتێ چاوی ساغی دایتێ گوێی ساغی دایتێ ئەبێ هەمیشە لەمانە کاتێکەوە کەسێک ئەبینی نیەتی ئەمانە ئەبێت تۆ چاوەکان لە ئاسمان بێ بەرزیکەیتەوە چاوەکان خوایە سپاس بۆ تۆ کە تۆ ئەمانەت بە من عەتا کرد کە ئەمانەت بە من ڕەجوا بینی ئەبێ ئینسانی موسڵمان بەڕاستی زۆر لەمانە دڵی مەربوط بێ بە ڕەب العالەمینەوە دڵی لەگەڵ خوایە بێ جەل جەلالوهو خۆشەویستانم زۆر عەظیمە کەسی موسڵمان لە مەسەلەی نیعەمەکانە ئاگای لێبێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون إنسان بفضل إخوة برحمتي إخوة دلقش بمعنى إخوة أمركت فليفرحوا أيوة دلخوش من لو كاتيك أقاتا لفضل إخوة أقاتا لرحمة إخوة فرحين بما آتاهم الله من فضله أما نهم إلى بابي مدحا بۆیە پێوەری خوا جەلجەلاوهو بۆ خۆشحاڵی ئینسان خۆشبەختی ئینسان ئەوەی ئینسان کاتێک کە خۆی گەورە نیعمەتەکانی پێ عەتا ئەکا نابێت دەموچاو بدا بەیەکە بەڵکو ئەبێ زۆر خۆشحاڵ بە نیعمەتەکانی ڕەب العالەمین بەڵام ئەبێ لە پشتی نیعمەتەکانەوە ئەو دەستی قودرەتی ئیلاهی ببینێ ئەو ڕەحم و فەضل و بەزەیی خوا ببینێ بەسەریەوە بۆیە ئەم کەسە لە خۆی غەڕا نەبێ لە خۆی نەگۆڕێ وا تەسەوور نەکا کە ئەمە خۆی بۆ خۆی ئەم شتانەی دەستگیر بوو بۆیە ئێمە موسڵمان بەڕاستی ئەبێ زۆر دڵخۆش بین بەوەی کە ئیمانمان هەیە بەخوا دڵخۆش بین بەخوا جەل جەلالوهو بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئیمان ئەو ئیمانی کە خۆی گەورە ڕەحمی پێ کردوین بە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە عیلمێک کە وەری ئەگرین یعنی بە قورئان کە لە خزمەتی ئەوەستین کە مەقامێکی زۆر گەورە عاریفەکانە ها وإذا ما أنزلت سورة فمنهم من يقول أيكم زادته هذه إيمانا فأما الذين آمنوا فزادتهم إيمانا وهم يستبشرون سبحان الله بشرى لقل فرحة دو جياوازيان هي لزمان عربية بشرى بيش أوي تواوش تكي دزير بي دموتاوي كسك قش أبيتو كتوقعي أواءكات كخيرك ڕووی تێبکات دەموچاوی گەش و جوان دا ئەگرسێ بەڵام کاتێکەوە دەستگیری بوو ئەوە پێوتێ فەڕەح واتە کاتێک کە خەریکە بگاتە مەحبوبەکەی ئەو شتێک کە بۆ نمونە دوو برا هێشتا نەگەیشتون بە یەک دەمێکە یەکتریان نەبینیوە کاتێکەوە خەریکە ئەگەنەوە بە یەک هێشتا یەکتریان نەبینیوە و چاوەنۆڕ یەکتری ئەکەن ئەلەو کاتە ئەوە پێوترێ بەشارەت هەردووکیان دەموچاوێکی زۆر گەش و جوانیان هەیە بەڵام کاتێککە گەیشتنەوە یەک ئیتر ئەوە ئەبێتە فەڕەح ئەبێتە سرور اینجا ئەفەرمێ والذین ئاتەیناهم الکتاب یفرحون بما أنزل إليك ئەو کەسانەی کە لە ئومەتەکانی پێش و حتا کە خاوەنی کتاب بوون زۆر کەیف خۆش بوون زۆر حاڵیان خۆش بوو زۆر دڵیان خۆش بەوەی کە قورئان هاتە خوارەوە چونکە ئەیانزانی پەیامەکەی خۆشیان ڕاستە پەیامەکەیان موژدەی قورئانی دابوو بۆیە زۆر دڵخۆش و فەریح بوون
زۆر جێگە هەیە کە لە قورئانە کە باسی مەسئلەی فرح لە ئینسانەکانە کراوە و خۆشی لە ئینسانەکانە کراوە، حتا ضحك کە علامەتێکە بۆ فرح لە قورئانە باس کراوە. بۆیە کەسی مسلمان ئەمێ بەڕاستی پێوەرێکی زۆر جوانی هەبێت لە مەسەلەی فرح و غەمباریدا، چونکە بەڕاستی ئێمە ئەمڕۆ لە ڕۆژێکین خەڵک زۆر تووشی غەمباری ئەبێ، تووشی غەمۆکی هەبێ. ضرورە ئێمە مسلمان ئاگامان لەو لایەنە بێ کە لایەنی خۆشی بۆ مسلمان زۆر گرنگە، فرح دەربڕین لە مسلمانە زۆر گرنگە. ئێمە بەرەو ڕۆژەکانی جەژن ئەڕۆین، ضرورە ئینسانی مسلمان فرح دەرببڕێ بەو نیعمەتەی کە خۆی گەورە پێ عەتاکردوین لە ئەمن و ئەمان و لە ڕزقی زۆر و چونکە ئەمە یعنی واجبێ کە ئینسان فەڵلەکەی خوا جەل جەلالوه و ڕەحمەتەکەی خوا لە ناخیا لە دەرونیا ڕنگ بداتەوە. ئەو بابەتانەی کە سید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ورد لەسەریان ئەوەستێ ئەفەرمێ زۆر گرنگە ئینسانی مسلمان لە حیاتی خۆیە لە ژیانی خۆیە زۆر ئارام لەگەڵ نیعمەتەکانی خوا جەل جەلاوه بجوڵێتەوە. هەموو ئەوەی کە لە دنیادا هەیە هەمووی ئاهەنگە بۆ خەڵکی مسلمان. واللهی ئەو ماڵی کە ئەدرێتێ، ئەو شتانەی کە لە دنیا ئەدرێتێ، هەمووی ئەبێ ئینسانی مسلمان پێی دڵگەش بێ، پێی دڵخۆش بێ، لەگەڵ ئەوانەشە چاوی لە فەضلی خوا بێ، لە ڕەحمی خوا بێ. وا تەسەور نەکە پیاوەتی خۆیەتی خوا شەهادەیەکت ئەداتێ وا نەزانی خۆت بە خۆت دەست کەوتووە، خوای گەورە زمانێکی فەسیحەت ئەداتێ قسە بۆ خەڵکەی وا نەزانێ ئینسان کە خۆی بۆ خۆی خاوەنی ئەمەیە. کاتێک کە ڕەب العالەمین دەرگاکانی خێرت بەسرا وڵا ئەکاتەوە، خێزانێکی بە حەیا و شەرم و بە ئەدەب و مطیع بۆ تۆ لەگەڵ تا مەسەلەن ژیان بەسەر ئەبا، ئینسانی مسلمان وا تەسەور نەکا کە مەسەلەن ئەمە لە خۆی و لە پیاوەتی و لە شەهامەتی خۆی نا، هەمووی بە فەضلی خوایە. مناڵێکی جوان کە خۆی گەورە پێت عەتاءەکە، مناڵێکی لەش ساغ، واللهی مناڵێکی نەخۆش کە پێت عەتاءەکە، ئەبێ ئینسان بەڕاستی چاوی لە ڕەب العالەمین بێ کە دەسی یعنی ڕەحم و بەزەیی خوا جەل جەلالوه بەسەر ئەم کەسەوە هەیە. ڕزق مادیەکانیش کە بەڕاستی لە حیاتی ئینسانە هەن، ئەوەی کە لە ناو خەڵکان مەکانەتی ئینسانەکان دیاری ئەکان، نا بەو شێوازە نییە، بەڵکو ئەوە کە لای ئێمە هەیە، لای ئێمەی مسلمان ئەوەیە کە ئەمە ئەمانەتی خوایە لە چنگمانە، هەتاوەکو ئەو لەحظەی ئەم ئەمانەتە ئەدەینەوە زۆر بە وریایی هەوڵ ئەدەین ئەم ئەمانەتەی خوا بگەینە ئەو شوێنەی کە ڕەب العالەمین ئەمری پێ کردوین کە بیخێنەوە شوێنی خۆی، بیخێنەوە جێگەی خۆی. بۆیە عەزیزانم مەسەلەی فەرح زۆر گەورەیە لە کەسی مسلمانە و ئەبێ وەکو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ فەرحی ئینسانی مسلمان بەوەیە کە خوای گەورە علمی پێ عەتاکە، ئەوەیە کە فقهی پێ عەتاکە لە دینە. ئەمە بەڕاستی فەرحێکی زۆر گەورە. ئەوەی ئیمان چێژت پێ عەتاکە لە نوێژە، ئەمانە جێ ئەوەن کە ئینسانی مسلمان زۆر فەرحیان پێ بکە. ئەینجا فەرحی سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، یعنی کاتێک کە دیقەت ئەدەی کە ئیمانەکەیان بەهێز ئەبوو، هەسیان بە خۆشیێکی زۆر گەورە ئەکرد. ئەوە تا ئەنەسی کوڕی مالک کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم پرسیاری لێ ئەکا لە ڕۆژی دوایی چیت بۆ ئامادە کردووە؟ وەڵڵاهی یا رسول الله بەس خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەنتە مع من ئەحبەبتە. ئەفەرمێ فەرحێکی زۆر گەورە، یعنی لە ناخی ئینسانە دروست ئەبێ. حتى لە ڕوایەتێکە ئەفەرمێ والله أصحاب أيان فرموا فما فرحنا بشيء بعد الإسلام ها فرحنا بقول النبي صلى الله عليه وسلم أنت مع من أحببت. فرمي لدواي إسلام وكتشم دلخوش بين مسلمان بين هيش دلخوشي نكرين بقدر أو فرمايشتك أفرمي تو لقل أو كساح شكريك خوش يقين ما أنهبك لقل بيغمري خوايا صلى الله عليه وسلم أبين لقيامتي شهرشون لدنيا لخزمتي أبوين. بويا مسألة يعني فرح وخوشي دربرين لنا وأصحاب رسول الله صلى الله عليه وسلم حالتي طبيعي ولا ججنا كان فرح لنصر مسلماننا فرح كاتك وقدومي كسيك أبو فرح إنجا حزنش بهمان شواز غم وخفتش بهمان شواز. والله أصحاب رسول الله خوش ويسلم رضا ورحمة خواه بسلام دا باري لشتي كان راحت أبون كبود دينكيان يعني بون منا هندك لأصحاب رسول الله صلى الله عليه وسلم أو بيغمريان صلى الله عليه وسلم رحمن بقرباني به تشريفي أروا برو غزاي تبوك كومالي لأصحاب دين
دين لأصحاب رسول الله صلى الله عليه وسلم كزور يعني ناراحة كوي اشتكيان نية فقير أمانة ولاقي يعني اشتكيان يسركون وبسن أود الرقاد وروبرن خوي قورا فرمي أوانا هيج سزاي كان لسر نية وهيج عتبوا سرزنشتي ناكرا ولا على الذين إذا ما أتوك لتحملهم قلت لا أجد ما أحملكم عليه تولوا وأعينهم تفيض من الدمع حزنا أن لا يجدوا ما ينفقون. سبحان الله أفرمياتنا خزمت في غمري خواص الله عليه وسلم وتيان باش ملاخيك ما بديته أيش فرمي والله هيك ملانية أفرميت تولوا روشتنو بشتيان كذا في غمري خواص الله عليه وسلم وأعينهم تفيض من الدمع شاو كان يعني فيضاني فرميسك بيا أهات أخواروا بو حزنا ألا يجدوا ما ينفقون لبرو نيان بو ببخشن. والله خوش بيستانم كاتك إنساني مسلمان زور مأجور أبي لما أبيني هجارك ندارك تو فرميسك بچاوا كان تايت أخواروا نيش تيارمتي بدي هاوكاري بكي أي خواي خوزق أمبو چون هاوكاري أم كسا مسلمان ما كر والله خواي قورا زور دريو خير اللي أكاتو وبأجر أجريكي زور قورا وأمكس أنوسري حتى بيغمري خاص الله عليه وسلم فرمي إما بناو الشيوالو دولك أروين لنا أم شيوالو شتانا خلقك لقل مانان أمانيان نبري وأجري شاموكو إما أوانا كلمة دين دانيشون حبستهم العذر عذر أوانا راقرتوا بويا قرنق إما مسلمان لحياتي خومانا بزانين فرح من لتشياء أبي والله كاتي كان نيجي بياني أكي برزكم زور جي أوي كتو زور دلت خوش بي كخوای گوی لطفی لگلا کردوی هەڵساوی بە جەماعەت نوێژێکی جوان جێبەجێ کردووە یان لە کاتی خۆیان زۆر بەڕێکوپێکی جێبەجێت کردووە. والله زۆر جێ ئەوەیە کە فەرەح و خۆشحاڵ بی کاتێکەوە هەژارێک یەتە بەردەم ماڵەکەت و تو ئەتوانی شتێکی پێ عەتاکەی. والله ئەبێ زۆر فەرەح بی زۆر دڵخۆش بی کە میوانێ ڕوو ئەکاتە ماڵەکەت تۆ بەسەری بەرزەوە ڕایی ئەەکەی. ئەبێ زۆر فەرەح و خۆشەویستیت لە ناختە هەبێ کە کاتێک کە موسڵمانێک هەستەکەی ناڕەحەتیکی سبحان الله أفرمي لم فرماشتا ها من يسر على معسر يسر الله عليه يوم القيامة. سبحان الله كسي كار أساني بو كسي بكا خواه يقول لقيامتا كار أساني بو أكا كسي نارحتي لسر كسي لابا ها لقيامتا خواه يقول نارحتي كان لسر لا أبا. يعني أبيني حتى مسألة جهاد شن قوري أما بو قنج برزا كان زور مهمة قنجك هات خزمة بيغمري خواص الله عليه وسلم يا رسول الله أوا هاتومة خزمة بو جهاد كردن دايكو باوكي هردو كان أقريان بو أبكى والديه وأذهب عنهم الفرح حينما هم بالخروج إلى الجهاد. أم أيز بو جهاد بروا جهاد لبينا يخويا دايكو باوكي زور غنبار خفتبار أفرمي بيغمري خواص الله عليه وسلم أمري بيكر فرمي فرجع إليهما فأضحكهما كما أبكيتهما. فرمي برو بقرب ولا دايكو باوكي برو ضليان خوشك بيان خرب بيكنين شون خصنا قريان. سبحان الله يعني أما يعني فرحتك خوشيك بويان بقرت بوي أما زور قرنجا هندجار يعني لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق حد مجاوكي قش برامبر برايكي مسلمانت كده مجاوكي جواند أبي برامبر بكسيكي غنبار بيغمري خواص الله عليه وسلم جريب وما نجرته جريب جلي الله هر كاتب ما رآني رسول الله صلى الله عليه وسلم إلا ضحك هر مني أبيني دسيكر ببيكنين چن أبي أما أصحاب الضلي خوشو بي بويا فرحيكي جوان خوشبختيكي جوان بيكنين بزيكي جوان لسلي وكان زور قرنگ كسي مسلمان هميشه كسيكي بشوش بي كسيكي دل فراوان بي كسيكي كراو بي أو زور قوري عزيزانم إما بتوانين لحياتي خومانا وكو مسلمان ميزانك من هبه بو فرح بو خوشبختي نأوي بالدنيا خوشبخت بين نواجك مروش يجيوين ندينين نا والله أوجيكي حزن أوجيكي ناراحتي أوجيكي وإنسان مسلمان آزاري بي بخوا كاتك وهدبوتو ندبخشي أوجيكي آزارت بدا إنجا موازيني إنسان كانيش برامبر بمسألة فرح وسرور جواز موازيني خواهی موازین الهی پیوری انسان کان جوازه بوی سیرکی قارون زور خوشحال اینجا ایو انما اوتیته على علم باش ایو بعلم خوم ام دزگیر بوا اما خوم بو خوم امشتم دزگیر کردو
ئەمە خۆم خاوەنی ئەم شتم خۆی گەورە پێ ئەتا نەکردوم و زۆر فەڕەحیە کرد تاوەکو چوو بە ناخی عەرزە اینجا خۆی بلەو پەڕیزینەت و جوانی ئەڕازاندەوە و ئەوەی ئەکرد یعنی تەنها لە مەسئلەی مسلمان هەمان ئەتوانێ خۆی بڕازێنێتەوە ئەتوانێ خۆی جوان کە تەنها ئەوەی مسلمان شتەکان ئەداتەوە پەنای ڕەب العالەمین ئەو نقطەیە گرنگە کە لە پێوەری ئینسانەکانە ئەدرێتەوە پەنای خۆیان بەڵام لە پێوەری ئیلاهیە نەخێر ئەدرێتەوە دەرس ڕەب العالەمین دیقەت بدە ئەها ئینسانی مسلمان ئەبێت لە عیباداتە کە دواکەوت ئەبێت ناڕەحەت ببێ نابێ خۆشحاڵ بی نابێت لە نوێژێکی جەماعەت دواکەوتی خۆشحاڵ بی ئەوە میزانی ئینسانەکانە ئەسێر کە منافقەکان فرح المخلفون بمقعدهم خلاف رسول الله صلى الله عليه وسلم ئەفەرمێ ئەو کەسانەی کەوا دواکەوتبوون لە جیهاد بەو مەقعد و دانیشتنیان و دوورکەوتنەوەیان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حاڵەتەکەیان وا و زۆر دڵخۆش بوون زۆر فەریح بوون وكرهوا أن يجاهدوا بأموالهم وأنفسهم بيان ناخوش بوك يعني لبيناوي خوايا بجنگين جهاد كان مال ببخشن نفسي خوايا لبيناوي خوايا ببخشن زور بما بلا ونارحد بو إن جاءوا لا تنفروا في الحر لحر مرون أليرا خوايا يقول أفرميشي فليضحكوا قليلا وليبكوا كثيرا كاتك وعبداتك لدز درشو بيما كان بقريه زور بقريه كعبداتك لدز درشو بۆیە مسلمان ئەبێ ئاگای لەو حاڵە بێ ئەوە پێوەرێکی ئینسانی فاشی لە هی منافقەکانە کاتێکەوە عیبادەتێکیان نەجاتیان بوو لە عیبادەتێ دڵخۆش بن دڵخۆشی بەوەی سەفەرێ بکەی بۆی نوێژی جمعە نەکەی دڵخۆشی بەوەی سەفەرێ بکەی کە بە ڕۆژ و نەبی نا ئەبێ دڵت ئەنین و شەوقێکی تیابێ بۆ عەبدایەتیانێکەوە جێبەجێیان ئەەکەی اینجا لە فکرە بۆگەنەکانە فکر ئینسانیەکانە پێوەرە ئینسانیەکانە هەمیشە ئەوانە بە عیلمە زۆر ئەنازن نایدنەوە پاڵی خوا ئەفەرمێ فلما جاءتهم رسلهم بالبينات فرحوا بما عندهم من العلم وحاق بهم ما كانوا به يستهزئون ئەوانە فرحوا بما عندهم من العلم باشە زۆر بەو شتێک کە لەلایەن بوونێن دا پاڵی خوا لە مەسەلەی عیلمە فەڕەح و ئەویان خۆشبەختیان دەرئەبڕی لە ڕیا يعني سبحان الله لا تحسبن الذين يفرحون بما أتوا ويحبون أن يحمدوا بما لم يفعلوا فلا تحسبنهم بمفازة من العذاب ولهم عذاب أليم زور كاد إنسان الرياء أكاتو خلق باسي أكاتو أمش خوي شاق أكاد لبيش شاوي خلقو أمانة نبي إنسان مسلمان حسكا باسي بكن خلق بشتيك لما نبي يعني سبحان الله جاري وهي إنسان كأجيل للدين دارك خوي نبي برو أولى أنا أرواك حزك خلق هميشه باسي بكن بشتانه كلمانية أم قرباني كدو حزك خلق بلن قرباني كدو أم بخشندني حزك خلق بلن بخشنده نأبي إنسان مسلمان إيشكاني بو لبرخاتي رب العالمين أو فكري إنسانية أو بيوري إنسانية أو ترازوي إنسان كان إنجا هميشه منافق كان أو أنا بشيد الخوش أبن كاتك مسلمانا توشي نارحتي أبن إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة يفرحوا بها أجر مسلمان توشي نارحتي بالله هرشينيكي الدنيا أو زور كيف خوش أبن أو بيوري إنسان كان أو بيوري نفاقا إنجا زور كات تحزبي باطل هر كات ضل بحزبك وخوش بزور أو بزانا لنا وبطالي كات حزبك وشتيكي مهمة كاتو ليرا وسنگ دربري خوتو نتكردوا وزور إنسان مسلمان بزور آقاي ليبه أفرمي من الذين فرقوا دينهم وكانوا شيعا دينك أن تفرقي أن تخص هم يبون ببشبش كل حزب بما لديهم فرحون سبحان الله أما الأمر يا زورا حمو خلقي هل الله بسر حزبي خويا وحزبك من آوا وحزبك من بوشيوازو أو جور فرحا أو لا عقل إنسان كان إلى قلب إنسان كان أجنا أصحاب رسول الله صلى الله عليه وسلم أهاتن جهدك مبارك زور قوريانا كر كجهدك لطوابونها بو يترجيجي أو بو كخلق ستايشيان كخوان أدزي ولا ستايشك ودور أكوتنو بو يستايج نكرين بكاريك ونيان كردو بلام لمسألة أحزابا هميشه سيركي إنسان توشي قناحة بيه توشي سيركي مسؤولي حزبك اشتيكي كردو تولي روا سنقدر فريني أو أنا فرحيك روتيك أما أنا همه جاهلية أما أنا فرحيك نينك إنسان مسلمان اعتمادیان بخانسر و دڵیان پێخۆش کە نابەڵکو ئینسانی مسلمان زۆر دڵ و دەرونی ئارام
لمسلي تعامل كردن حتى لقل أحزابا أبي زور وريابي أنت مع من أحببت أبي بزاني كيت خوش لقل شيء لقل كسي كايكا أمر تو وكو بيجا بكار يعني وبياني خوي بتا أندام برلمان هج حساب وتوناكا لقل مسؤولي دزاي ايتر أما كعرسانا كم مرجنتنا يعني علماني بقريتو أخو علماني إسلامي جو أقريتو والله أقر إيما أقام لخوما النبي هموما أم مجتمع لمسلي فرح بحزب كان مانا فرح بالتحسب وتوجه كان كخوي يقول لطفي لقل إيما كردوا دور كوتين تولى التحزب وجروباتي براسي إنساني مسلمان لهم أنا توشي جناه باري أبي الزهر أجاي لبي فرحت أبي بوابك نيجك جبل جيك فرحت بوابك جنجك يعني يتبيشوا زيادة إيمانه هنا التزام بدينه وأك أمانة جي فرحا والله من دنجكم زيادة هنا لبرلمانا نازانم شي أو كي جي فرحة ويا كتو بيت خدمة كاريب كي كتو بيت برنامج كتب الدعوة بانجواز بقى يعني أو كرنج إنسان مسلمانا أو كرنج أحزاب إسلامية للتوجهات والرخراء إسلامية كان ككار كان بوي خلق بقرته والأخراء بكاري نك أويك خوا بنامان با حمو روجه فرحو خوشي دربرينو آهن جيرانو نازانم هندي أشتي يعني براسي دور لدين من الله كإنسان مسلمان أبي زور وريا زور دوربين لقل أوانا تعاملك كوتا خالم لخزمتانا أويك أوتان أرسكم خلقي بيدين براسي يكيك لخالقينان بيوركان أويك هميشه بقالتا كردن بمسلمانان دل خوش بن كسمان هي سبحان الله خوشي بمسلمان زاني قالتا بريشك قالتا بسيواكك قالتا بنيوجي جماعتك قالتا مزقوتك أبي مزور أقامل أو صفاتي نفاق أو صفاتي أهل كفر وطغيانا والله أو كساني كوا مسلمان أبي نو قالتان بيئكن مسلمان أبي نو بيئكن مسلمان أبي نو يعني وابشان أدنك هاجورك لاستهزاء وإذا انقلبوا إلى أهلهم انقلبوا فكهين وإذا رأوهم قالوا إن هؤلاء لضالون يعني مسلمان أبينا يتغامزون ماشا تانو توانجان لأدن إنجا بيئكنن ها بلام للروج قيامة والله أوانا مسلمانان لشوينيكي زور خوش دانشن فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون على الأرائك ينظرون هل ثوب الكفار ما كانوا يفعلون أو إشي كافرانا أبي إنسان مسلمان زور أقاي ليبه كاتيكوا كسك أبيني ملتزمة التزامك بدينة وهي بيوست إما رزي لي بقرين حرمتي بقرين بلكو خواي قورا بخوي أو حرمته وكا إيقرين درقاي خير بسرمانا والا أكا خوش يستانم زور بكورتي حزم كرد لخزمتانا لم زمني غم وغمباري دا باسي بيوري فرح كين باسي بيوري سرور كين باسي بيوري حزن كين باسي أوب كين كإنسان مسلمان شون خوش حالي خوي در أبري إما بيوسمان بوايكا زور درون من آرام بيت براسي كسي مسلمان لأمر رجال لهمو كاتا كان زياتر بيوسي بوايكا دروني خوي آرامكا روحي خوي آرامكا خوش بيستانم آرام بومي روح زور قرنجا والله خلق زور توشي نخوشي نفسي أبي هو كاركي أويكا دلو دروني آرام ناكاتوا إما بيستا والله كان يوجك أيكين بيستا زوزو آرام بالله بردم رب العالمين لعل رب العالمين درجا كاني خير بسلمنا ولاءك آرامي أخاتنا ومانوا خواهي قور القناهي مني شو إيواج بوري خواهي بخاتي قوري خود أمي زاناني خود لأنه ضلي مسلمانانا أوانيك جومان لي أقرن يا ربي پروردگارا وهما اللي بك كبتوان جيبا جيام كين لجيان مانا لدلو درون مانا خوش ويسيان بك آمين آمين والحمد لله رب العالمين.